بەترس بخەوێنن بە باسکردنی ئاژەڵی ترسناک و دێ و درج وەکو ئەم نمونەیە کاڵێ منداڵێکی بێپەروامە هەر لە یەکەم ڕۆژ وەهامە. بەڕێزان بابەتەکەی من باسکردنە لە گرنگی و بایەخی ئەدەبیاتی مناڵان و کاریگەری لەسەر پێشکەوتنی گەلان. بۆچی ئەدەبیاتی مناڵان گرنگ نییە؟ ئەتوانین پرسیارەکە بەم شێوە بێت بۆ ئەدەبیاتی مناڵان لە لای ئێمە گرنگ نییە و ئەگەر گرنگ بێت چی دەبێت؟ بەڕاستی هەمومان دەبێت ئەو بزانین کە مناڵ بوونەوەرێکی تەواو کامڵە، بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان و ما بڵێن لە تەواوی شەرقی ئەوسەد مناڵ وەکو بوونەوەرێکی ناکامڵ سەیر ئەکرێت. هەر بۆیە کە ئەدەبیاتی مناڵانیش پەراوێز ئەکرێت. مناڵ بوونەوەرێکە کە تەواو فەیلسوفەکان ئاماژەبەوە دەدەن و توێژینەوەکانەوە ئەستەرمێنێت کە لە 5 ساڵی تەمەنی یەکەمی مناڵە تەواو گەشەی با بڵێن کەسایەتی لێەوە بنیاد ئەدرێت. هەر بۆیە کە زۆر گرنگە کە گرنگی بە ئەدەبیاتی مناڵان بدرێت. ئەمڕۆ لە دیداری ئەدەبی مناڵانە پێکەوە کۆبوونێتەوە کۆمەڵی مامۆستایان کۆمەڵی خەمخۆرانی بواری مناڵ بەڕاستی ئەم کۆرانە زۆر گرنگن و پێویستە زۆر گرنگی پێبیرێ. ئێستا گەر سەیریکەیت و لێ بڕوانی لە ناو هۆڵەکە ڕێژەکەی کەمە لە چاو ئەو خەمخۆریەی کە پێویستە هەبێ، عنی واتە کۆمەڵێک کەس خەمخۆری ئەم بابەتەن، ئەمەش بە یەک و دوان ناکرێت. بەڕاستی من داوا ئەەکەم لە وەزارەتی تەربیە لە بەڕێوەبەراتی پەروەردە کە ئەمە ساڵانە بکرێت، کۆمەڵی مامۆستا لە تەواوی قوتابخانەکان کۆ بکاتەوە کار بۆ ئەمە بکرێت، نەگەوەی کۆمەڵێک نوخبە دەربێنرێ و قسە لەسەر ئەم بابەتەکە، چکە ئەمە پێی وابەستەی بە هەمومانەوە، بە دایکانەوە، بە باوکانەوە، بە وڵاتەکەتەوە، بە فەرهەنگی وڵاتەکەتەوە. ناکرێت کۆمەڵێک کەس ئیشی لەسەر بکە و کۆمەڵێک کەس بێ ئاگا بێ. ئەمە ئەبێ گشتگیر بێ، ئەبێ هەمووان بانکرێ، بێ دایک و باوک بانکرێ، بێ قسە لەسەری بکرێ، لەسەر ورد و درشتی ژانەرەکانی ئەدەبی مناڵان قسە بکرێ. چکە بەڕاستی ئەوەنەی تەکنەلۆژیا دەستی بەسەر بەڕاستی وڵاتەکە گرتووە، هێندە ئەدەب خەریکە هەر نامێنێ نەگەوەی کە شارا بێتەوە. بۆیە پێویستە ئیشی لەسەر بکرێ، بە شێوازێک ئیشی لەسەر بکرێ، یەک بە یەک تاک بە تاکی کۆمەلگا ئاگاداری گۆڕانکاریەکانی ناو ئەدەبی کوردی مناڵان بێت. ئەدەب دروستکەری مناڵە، ئەدەب دروستکەری شخصێتی کەسایەتی مرۆڤە. ینی تۆ ئەگەر ئەدەب نەبێ نازانی تۆ خەریکی چی. مناڵ هێندەی گوێ ئەگرێ، حەزی لە چیرۆکە، حەزی لەوە نییە بەردەوام دانیشی نەسیحەتی بکەیت، تۆ بێ بە وێنە پیشانی بێ کە کاتێککە وێنەی پشێنەی لە ئەندێشەیە ئەم ئیشەکە لەسەر فراوان بوونی ئەندێشەی. بەم شێوەیە ئەدەب کە درێژەی هەبوو تۆ ئەتوانی لە ڕووی فێرکاریەوە، لە ڕووی وێناکردنەوە، لە ڕووی دروستکردنی کەسایەتی ئەم مناڵەوە ئەدەب زۆر شت دروستەکە، هەر ئەدەب و میلەت دروستەکە، تۆ بە ئەدەبە ناسرەی بە وڵاتانی دیکە. ئەمڕۆ بەشداریم کردو لە بابەتی بە کللتورکردنی خوێندنەوە لای منداڵ چۆن مناڵ هۆگری خوێندنەوە بکەین. بەلەوەی باسی ئەوەتان بۆ بکەم حەزەکەم باز لاوە بکەم کە گرفتەکانی چیرۆک لە کۆنا چۆن بۆ لە کۆنا چیرۆکە نووسراوە بۆ مناڵ زیاتر چیرۆکەکانی گوێ ئاگردان بۆ باز لە ترس و تووڕەیی کراوە، تۆقاندن کراوە، باز لە کۆمەڵەشتانە کراوە کە پەیوەندی بە مناڵەوە نەبووە کە ئەمە بەخۆی کاریگەری خراپی هەبوو بەسەر کەسایەتی و ڕنگدانەوەی بۆ سەر مناڵ. بەڵام لە ئێستادا چیرۆکەکانی مناڵ کۆمەڵە چیرۆکێکی پەروەردەین، کۆمەڵە چیرۆکێکن خزمەت بە دنیای مناڵەکە لە ڕووی دەرونیەوە لەسەر ئاستی پێویستی دەرونی مناڵ ئەنووسێ ئاگاداری هەستەکانی ترس، شەرم، تووڕەبوون، نیگەرانی، ئیرەیی، ئەم هەمانە هەموو کۆمەڵە دۆخێکن کە پێویستە نووسەری مناڵ ئاگاداری بێ. بێگومان کە هەر نووسەرێکی مناڵ بەرلەوەی کە دەستکا بەنووسین پێویستی بەوەی کە سێ پرسیار لە خۆی بکە، چۆن بنووسم، چی بنووسم، بۆ کێ بنووسم. لە کاتێک کاڵێ چۆن بنووسم کۆمەڵە بابەتێک و ڕستەکانی ڕستەگەلی سادە و ساکار و جوان بێ کە بێتە فەرهەنگە بۆ فێربوونی زمان بۆ مناڵ. لە کاتێکا کاڵێ بۆ کێ بنووسم، قۆناغەکانی تەمەن ڕەچاو بکە کە قۆناغی تەمەنی مناڵی سێ قۆناغا، قۆناغی تەمەنی سەرەتاکە سەربەستە خەیاڵە پێویست ناکە بە هیچ شێوە هیچ دێڕە نووسینێک لە ئەو پەراوەیە بێت یاخۆ ئەو پەرتوکا بێت کەی خەنە بە دەمی مناڵ ئەو نامیلکەیە. تەنیا بە وێنە خۆی چکە وێنە زمانێکی تایبەت بە خۆی هەیە بۆ تێگەیاندنی مناڵ. لە هەمان کاتێکی تریش کە ئەڵێت بۆ قۆناغەکانی تری تەمەنی دووهەمیان کە تەمەنی 6 بۆ 8 ساڵانە پێی ئەوترێ قۆناغی خەیاڵی سنووردا، لەوێیە ئیتر مناڵ لە دنیا
دنیای خەیاڵیەتە دەرە و وردە ئەوێ لە شتەکان تێبگا ڕۆژانە زیاتر لە 300 پرسیارەکە بۆ خاتری لە دەوروبەرەکەی و لە شتەکان تێبگا قۆناغی ئەخیران کاکاتە قۆناغی گیانبازی و پاڵەوانبازی 12 بۆ سەروترە لەم قۆناغەیە منداڵ ئێوێ شتەکانی ڕسک بکە سێری فیلمەکە حەزەکات خۆی بە پاڵەوانەکە بزانێ حەزەکات شتێ بکات کە بێتە ناو مەیانەوە کەسایەتێکی داڕشتۆ و خۆی ببینێتەوە لە نێوژیانەکەەوە تا بێ نووسری منداڵ ڕەچاوی ئەم خاڵانە بکات و خاچی ئەوەی کە بزانێت چی پێشکەش بە مناڵەکات و بۆ بتوانین تاکێکی ڕۆشنبیر و بە ئاگا پەروەردە بکەین لەسەر ئاستی کۆمەڵەکەمان بەداخەوە توانم بڵێم ئەدەبی مناڵان لە پاشەکشایە من لە کۆڕێکاوتم ئەدەبی مناڵان لە پاشەکشای پیان وتم ئەبێ بڵێ چۆن و کەی و لەکوێ چۆن ئەڵم لە ئێستاە ئەدەبی مناڵان ئێمە بابەتەکانمان ئین بە دەستگایەکی چاپکە بە پارەی خۆی بۆمانەکای بە پارەی گیرفانی خۆمانیکەین ڕێژەی دا چاپی کتێبەکە 200 دانێ ئاخر تیراژی 200 دانە بەشی چیەکە لەسەر ئاستی هەرێم کەواتەم پەیامەکەم ناتوانم بگەێنم یاخود کاتێک کاڵێن لەکوێ لە ئێستای کوردستانە ئەدەبی مناڵان لە پاشەکشایە بە هیچ شێوەیەک نەهاوکاریەکرین لە دەستەگیریە نە لە خەمی پەروەردەکردنی مناڵان بەڕاستی کە ئەمە نیگەرانیەکی گەورەیە لە دوو گویترەوە لە گونجاو ئەگەر بەوردی سەرنجان بدەین بڕن لە زانیاری هەڵا وشەی